کۆڕۆنا وەک چۆن کاریگەری لەسەر کۆی سێکتەرەکان دروست کردووە، هەروەش داهاتووی پرۆسەی خوێندنی لە هەرێمی کوردستان خستۆتە بەردەم چارەنووسێک کە ڕەنگە بەردەوامی کاریگەریەکانی کۆڕۆنا وەزارەتی پەروەردە و خوێندنی باڵاش لە هەرێم ناچار بکات بە شێوازی ئۆنلاین درێژە بە پرۆسەی خوێندنی ئەمساڵ بدرێت. لەو چوارچێوێدا وەک یەکەمین ناوەندی زانستی سنوورەکە لە سنووری ئیدارەی ڕاپەڕین پەیمانگای کۆمپیوتەری ڕانی ناحکومی بە شێوازی ئۆنلاین ڕۆژانە درێژە بەوانەکانی خوێندنی ئەمساڵ دەدات. شەونخوونی بەردەوام، کاری هەمیشەیی، شێوازی نوێی درێژەدان بە خوێندنی لە پەیمانگاکەدا خستە سەرشاڕی بەردەوامی پرۆسەی خوێندن. ئەو سیستەمی ئۆنلاینە تەبعاً دوای ئەو کارەساتێکە بەسەر جیهان داهاتەوە کوردستانیش و دەڤەرەکەی ئێمەشی گرتووەتەوە، پێمان باش بوو لە سۆنگەی هەستکردنمان بە پرسیارەتی ساڵێکی خوێندکارانمان نەفەوتێ و خوێندکارانماندا نەبڕێن لە خوێندنی ئەم ساڵ هەستاوین بە فەراهەمکردنی ئەو سیستەمی ئۆنلاینە دەستخۆشی بۆ مامۆستایانی پەیمانگاکەمان بەتایبەتی بۆ مامۆستا تاڵێب خوێندکارانان لە ماڵی خۆیان دانیشەن بە تەندروستێکی باشەوە و مامۆستایان بە هەوڵ و هیمەتی خۆیان خوێندکاران تێگەینن لە وانەکانیان و بۆ ساڵێکی خوێندنیان نەفەوتێ. ئەو بارگانەی کە بۆ سەر خوێندکار دروستە بێت تەنها هەبوونی ئامێرێکی زیرەکە وەکو مۆبایلیان کۆمپیوتەر و خەتێکی ئینتەرنێتیش کە تا حدێک بتوانێت ئیشەکانی خۆی پێدا بکە. ئەجینە بارگرانێکە زیاتر بۆ سەر مامۆستایە، چونکە مامۆستا بێ دووجار خۆی ئامادەکە بۆ وانەکە، هەم پێشتر و ئامادەکە هەم دواترش لە کاتی شەڕحکردنی دەرسە ئۆنلاینەکە و شتێکی باشیش بۆ خوێندکارەکان ئەوەیە کە ئێمە لای خۆمانەوە دەرسەکان هەمووی ڕیکۆرد دەکەین، دواتر دوای پوختەکردنی دەرسەکەی بە شێوەیەکی ئامادەکرا و ئەچێتە بەردەستی تەلەبەکە و تەلەبەکە سوودی لێ ئەبینێ. ئەم شێوازەی لەم دۆخەدا بۆ بەردەوامی خوێندنی ئەمساڵ لە پەیمانگاکەدا پێی ڕەو دەکرێت، تەواو لە چوارچێوەی ڕێنمایە تەندروستیەکاندایە. بە جۆرێک مامۆستایان لە ماڵەکانی خۆیانەوە وانەکان بە شێوازی ئۆنلاین پێشکەش دەکەن و خوێندکارانیش هەر لە ماڵەکانیانەوە زانیاریەکان وەردەگرن و لەکوێش پێویست بوو دەتوانن بەشداری ڕاستە و خۆیان هەبێت. ئێمە وەکو پەیمانگای ڕانی ناحکومی و زانستەکانی کۆمپیوتەر ئەمڕۆ دەست دەکەین بە خوێندنی وانەکانمان بە شێوازی ئۆنلاین. دیارە بەهۆی بوونی ڤایرۆسی کۆڕۆناوە کە تەواوی جیهانی کوردستانیشی گرتوتەوانێ، بەڕای ئێمە ئەمە باشترین بژاردەیە بۆ خوێندکارانمان. ئامانجی سەرەکی ئێمە لە خوێندنی ئۆنلاین ئەوەیە کە خوێندکارانمان لە وانەکاندا نەبڕێن بە تایبەتی وانە کۆمپیوتەریەکان، و خاڵی گرنگ ئەوەیە کە ئێمە وانە ئۆنلاینەکان بۆ خوێندکارانمان بە شێوەی ڤیدۆ تۆمار دەکەین، واتە ڕیکۆردی دەکەین، دواتر هەر ئەو وانەیە بە شێوەی فێرکاری بۆ خوێندکارانمان بڵاوی دەکەینەوانێ کە بەڕای من ئەمە سوودێکی زۆری دەبێت. خوێندکار دەتوانێت دواتر سەیری فێرکارەکان بکاتەوانێ، جارێکتر سوود لەوانەکە ببینێتەوانێ. ئامانگاوەی مامۆستایانی پەیمانگای کۆمپیوتەری ڕانی ناحکومی جگەلەوەی بە شێوازی ئۆنلاینەوە بۆ یەکەمین جارە لە دەڤەری ڕاپەڕین کاری پێدەکرێت. لە هەمان کاتیشدا بە شێوازی فێرکاری سەرجەمی وانەکان لە داهاتوودا بۆ خوێندکاران بەردەست دەبن. ئەمەش کاراسانی زیاتر بۆ خوێندکارانی سەرجەم قۆناغەکان دەکات تاوەکو بە شێوەی بەردەوام زانیاریەکان وەربگرن و ئەو بۆشایەی کۆڕۆنا لە ناوەندەکانی خوێندن دروستی کردووە پڕ بکرێتەوە. هونەر ڕەسوڵ، گەلی کوردستان، دەڤەری ڕاپەڕین.